مامۆستا سەلام عەلەیکوم. عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵا. خوشکە باشەکەم دایکی محەممەد. خوای گەورە پاداش بباتەوە مامۆستاگیان بۆ ئەو بەرنامە جوانانە دەستخۆشی لەو برا بە ڕێزەش دەکەم. خوای گەورە پاداشتی بەخێری باتەوانێت کە پەیوەندیەکەی بۆ وەرگرتم. بە ناوی ئەوی شەمە سوپاسی جەنابەت دەکەین تۆش و هەموو بینەرانی بەڕێزیش. دەستماتەکە مامۆستاگیان مامۆستا دوو کورسیانم هەیە عەزێت نەبێ. فەرموودا دەیجان. کورسیاری یەکەمە مامۆستا من باپیرم دووژنی هەبووە لە دایکی باوکم بڵێن باوکم تەنها یەک برایەکی هەیە لە دایکی خۆی نییە کە باپیرم ئەمری خوای کردووە مامۆستا مامم تەمەنی 5 مانگ بووە لەبەر دایکیان هەڵگرتووە هێناویانەتەوە. ئێستا مامم خوانەی بڕێوە خۆی خێزان و عایلە مناڵی خۆی هەیە 18 ساڵ لە ئەوروپا ژیاوە. ئەم 18 ساڵە هیچ پەیوەندیکی بەم دایکی خۆیەوە نەکردووە دایکی حەقیقی خۆی ماوە بڵێ مامۆستا. بەڵێ تێگەم. بەڵام من نەنکی خۆم کە ئەکاتە زڕدایکی مامم نەنکی خۆم بە خێوی کردووە وەکو یعنی لە دایکی خۆی دڵسۆستر بووە بۆی. ئێستا بڵین مامم کە هاتۆتەوە بۆ کوردستان و لێرە ماڵشتی خۆی هەیە زۆر هەوڵی لەگەڵە دەین ئەڵین بچۆ سەردانی دایکت کە لەخوای گەورە بەزیاد بێ مامم زۆر ڕوو لە دین و زۆر ئەوەشە متەدەین پاس بۆ خوای گەورە. بەڵام مامۆستاڵێ من پێم عیبە تازە وەکو شتێک بڵێ پێی شەرمە بچێ هاتوچۆی دایکی خۆی بکە. ئەڵێ من هاتوچۆی ناکەم بەڵام لە دڵەوە دەرگم بۆی ژانەکە چەندجار مامۆستا خێر و بڵێن سەدەقە و شت کرا و دیانە بیدە بە دایکی خۆت دایکت پێی ئەرسێ مامۆستا نەیداوەتی وتێتی من حەز ناکەم باسی دایک لە لای من بە هیچ شێوەیەک بکرێ. چوو بۆ عەمرە مامۆستای گیان خەوی بە دایکیەوە بینی لە خەوەکەی دایکی باوەشتی پیان کوردەوە تێتی بۆ ناوی سەردانم بکەیت. دەسە مامم ئەڵێ من یعنی لەو خەوەوە هەست و سۆزم بۆی جوڵاوە هەرچەند ئەکەم ڕوون نییە بچم بڕۆم لە دەرگاکەی بدەم و بڕۆم بۆ لای دایکم. تاوانبارم ئەلێریا مامۆستای گیان ئەڵێ پرسیارێکی جوانە دایکی محەممەد. بەئیزنی خوای گەورە ئەمە ڕەن بێ بە کێشەی خەڵکانیشی تریش بە بەداخەوە ئەو نەزانینی کە لە کوردستانە ساڵانێکی ڕابردوو ڕووی داوە هەمووی پێچەوانی شەرع بۆ بەڵام ئێمە نابێت دەبێت خواریەکان ڕاستکەینەوە بەسەر چاو خوشکە باشەکەم ئینشاڵڵا لە درێژەی بەرنامەکەدا گوێبیست دەبی ئینشاڵڵا ومێدەوارم ئەو برایشم گوێبیست بێ ئەو مامەی بەڕێستان ئینشاڵڵا بە جوانی ڕوونی دەکەمەوە. شاوت خۆشمە مامۆستا گیان مامۆستا من خوشکێکیشم لەگەڵ مێردەکەی ئازیا بۆتەوە دوو کچی هەیە هەردووکیان یعنی لە کتەکان لە لای خۆین چەندجار باوکیان دێ بە دوایانە ئەوە نەبێ عنی بڵێن کە سوکاری ماڵی ئێمە ڕێگری لێ بکەن و بڵێن نابێ بچی بۆ لای باوکت کچەکان خۆیان تۆزێ گەورە بوونە و فامەکەنەوە ناچن بۆ لای باوکیان. خوشکەکەم ئەڵێ من تاوانبارە بم ئەڵێ من هیچ تاوانێکی منیتیانە هەوڵیشم لەگەڵیانەدا وتومە باوکتانە دیارە قەدەری ئێمە هەر ئەو نەبەیەکەوە بووە بەڵام مامۆستا کچەکان خۆیان ناچن ماڵە غەزوورانیشی زۆر هێرشەکەنە سەر ماڵی خوشکەکەم ئەڵێن خەتای توێ تۆ ڕێگرینە مناڵەکانمانەکەی کە نایەڵن بێن بۆ لامان. بەڵێ پرسیارێکی ئەوش جوانە پرسیارێکی شەرعیە دایکی محەممەد بەسەر چاویشەڵە لەسەر ئەوەش دەدوین. خۆش بێ مامۆستا گیان خوای گەورە جەزای بەخێر باتەوە زۆر مەمنون بۆ ئەو بەرنامە جوانانە خوای گەورە پایدار و تەمەندرێژ سپاسی دوعا خێرەکان دەکەم خوشکە باشەکەم دایکی محەممەد خوای گەورە جزای جەنابیشت داتەوە خوای گەورە بتان پارێزێت خوا لەگەڵ بۆ خوشکە باشەکەم خواگەدارتان بێ. دایکی محەممەد ئەڵێ باپیرم دووژنی هەبوو کە باسەراتەکەت باس کرد ئەو کاکەیە ئەو مامەی تۆ بەڕاستی پێویستە بچێ بۆ لای دایکی بەڕاستی ئەو دایکە تاوانی نەبووە عورفێکی عەشایری بەداخەوە دوور لە ئاینی ئیسلام دوور لە کولتوری ڕەسەنی کورد چونکە کوردی جوانە بۆ کورد بەزەزەیی زۆرە دوور لە نەریتە جوانەکان دوور لە مەردایەتی منداڵێک لە دایکیدا ببڕی کە لە ئامێزی دایکیا بەخێو نەکرابێ ئەم دایکەش تاوانی نەبووە ئەو کەسانش کە و تاوانیان ئەنجامداوە چوونە قیامەتی خۆیان خۆزگە و کاکە ئێستای گوێ لە ئێمە بوویایە کاتێک کە چووی بۆ عومرە ئەلحەمدوللا تۆ 18 ساڵە لە ئەوروپای کەسێکی خواناسی دینداری 18 ساڵە لە ئەوروپایی یادی خوال لە یاد نەکردووە هاتوویتەوە چوویتە عومرە لە عومرە ئەو خەوە ڕاستە ئەو خەوانە لەلایەن خواون کە خوا دڵ ڕووناکیەکت دەداتێ بڕوات هەبێت هیچ کەسێک نییە بتوانێت دایک و ئەولاد لە یەکجاکاتەوە هیچ کەسێک نییە بتوانێت سۆزی ئەولاد لە ئافرەتێکی دەروون دروست بێنێتە دەرەوە دایکت هەر چاوەڕێ برا شیرینەکەم ئەو خەوە لەلایەن خواوەیە واللهی عومرەکەت لێ قبول بووە عیبادەتەکانت لێ قبول بووە ئەمجا دڵی لە ڕوونایە لە ڕوونایە چییە لە بەرامبەر ئەمری خوای پەروەردگارە کاتێک خوا فەرمانی بە شتێک کرد کە ئیتاعەی دایکتە
دوای خوا دایک و باوکت تۆ باوکت نەماوات بەڵام دایکت هەیە ئێستا دایکت چاوەڕێتە والله ئەگەر دەتەوێت خوا لێت ڕازی بێ عیبادەتەکانت قبول بێ ئەلحەمدوللا ماڵت پڕ بەرەکەت بێ عیبە نییە هەر یەک جار ناوی خوا بێنێ یەک جار کە چوو ئامێزت بە دایکتا کردو ئەویش بۆنی کردی و سوپاسی خواتان کرد کە بە یەک شاد و شکر بوونەوە هەموو مرۆڤێکی سەنگین ئیماندار ڕەوشبەرز بە ویژدان دەستخۆشی لێ دەکات دەڵی یا ڕەبی دەستەکانت خۆش بێ یا ڕەبی خوا پاداشت بداتەوە من لێرەوە دەستخۆشی لێ دەکەم تۆ ئەگەم کارە بکەیت جا خەڵکێکی نەفز نزمی دوو لە ڕووی جەنابتان و بینەران بەگشتی کەسێک کە عەقڵی جام بووە کەسێک ویژدانی مردووە کەسێک فکری بووە گەن لە مێشکایەتی ئەوە بە هەر بۆ خۆی بڵێ تۆ بە قسەی خوا و پێغەمبەرەکەی بکە صلی الله علیه وسلم هەموو پاکان و چاکان دەستخۆشی لێ دەکەن ومێدەوارم دایکی محەممەد ئیشەڵڵا هانی ئەو مامەد بدەن و هەمووتاری ئێمەشی گوێ لێ بێ بڕواتان هەبێت تەنها یەک لەحزە ئێستا شەیطان هانت دەدا تۆ لە بینی دوو شتای پەروەردگار ئەڕەحمان دەفەرمێ بڕۆ بۆ ئامێزی دایکت دایکە میهرەبانەکەت لە دوای ڕەحم و بەزەی پەروەردگار هیچ کەس بەقەدەر دایک دڵسۆزی منداڵەکەی نییە ئێمە تەمەنمان بێتە 50 ساڵ 70 ساڵیش هەر لەبەر چاوی دایکمان منداڵین بۆیە دەڵم منداڵەکەی هەر چەند تۆ گەورەبی هێشتا منداڵی لە چاوی دایک و باوکی خۆتدا بڕۆ بە قسەی خۆی ئەڕەحمان و ئەڕەحیم بکە بە قسەی شەیطان مەکە کە لەولاوە هانت دەدا نەکەی عیبە واللهی لە ڕوود نایەت تۆ چەند ساڵە دایکت نەبینیوە تازە بچی بۆ لای نانا ئەمە شەیطانە پەروەردگارە بە قسەی تۆ دەکەم شەیطان تۆ بە نەفرەت بی دەڕۆم واللهی ئەوەندە مرتاح دەبی بە کاکە گیان هەتا مردن لە یەکی گیان نەکردوونەوە خوا نەخواستە بەیانی دایکت بمرێ ئەمە خەلە دڵتا دەمێنێتەوە حتا مردن پێوەی دەتلێیتەوە بە فرسەتی بزانت کار لێ دەکەم ئەگە ئەم شەو گوێبیستی ئەم بەرنامەی ئێستا سواری ئۆتۆمبیل بۆ بڕۆ بۆ خزمەتی دایکت ئەگە بەیانی بوو تەخیری مەکە بۆ دوو بەیانی با تا مردن یەخەی پێ نەگرتوین کە مردن لە هەموو شتێ لێمان نزیکترە با بەم ئاخەوە بەم حەسرەتەوە دنیا بەجێ نەهێڵی با دایکت خوا نەخواستە دیداراکردن نەبێت انشاءالله دایکی محەممەد ئێوەش لە دەوریا بن ئامۆژگاری خێری بکەن ئەم کارە خێرە ئەنجام بدرێ و ئەو شەیطانە بە نەفرەت بکرێ ئەڵێ خوشکەکەم جیابووەتەوە کۆتا پرسیارت کچەکان ناچنە لای باوکیان گوناهبار دەبێ یان نا گرنگ ئەوەیە دایکی ژیر باوکی ژیر کاتێک کە بە یەکەوە ئیدارە ناکەن لێک جیا دەبنەوە گرنگ ئەوەیە بە ناشیدنی باسی یەکتر نەکەن ئێستا جەنابەت باسیەوەت کرد قسەیەکی جوان بوو ئەڵێ وەڵی قەدەری خوا ئەم خوشکانی خوشک و مێردەی لێک جیا کردوونەوە ئاواش بە منداڵەکان بڵێ من خراپ بووم نەباوکت خراپ بوو لەوە چ هەردووکمان کەسی باش بوو بین تبیعەتمان بە یەکەوە نەبوونجا بەڵام ئەوە باوکتانە ئەوە سایە و سێبەرتانە ئێستا چەند جوانە دایکی محەممەد جەنابەت خوشکە باشەکەی تۆ بچن بەم کچە باشانە بڵێن بەیانی کە شوتان کرد و چوونە ماڵی خۆتان عاقیبەت خێر بن و بحەسێنەوە هیچ بە شەرێک نییە لەم سەرزەوێدا بتوانێت ئێوە مارەکە لە دادگای شەرعیدا لە بەردەمی مامۆستای بەڕێزی ئاینیدا ئیلا باوکتان نەبێ تۆ ئەو کاتە باوکت هەر دەوێ واللهی لەم سەرزەوێدا کەسێک ناتوانێت بەشداری مەجلیسی مارەکردنت بکە ئیلا باوکت نەبێ هەر باوک هەر باوکە ئەم دایکەش ئەوەندەی لەسەرە نەسیحەت ئامۆژگاری بە جوانی هێنان ناوی باوکی بڵێم لەگەڵ من خراپ بوو بێ بە یەکەوە نەگونجابین پەیوەندی بە ئێوە نییە ئەوە هەر باوکتانە ڕۆژەکە شوتان کرد چوونە ماڵ و حاڵی خۆتان بە دڵنیاییەوە ئینشاءڵڵا خوا دەتان حەسێنێتەوە بە مێردێکی باش شادتان دەکا ئەبێ لە مەجلیسی مارەکردنەکەی باوکتان ئامادەوێ بە باوکتان مارە ناکرێن ئێستا بڕۆن ئامێزی باوکتان سایە و سێبەری باوکتان لەلای منیش دەژین لەسەر چاوان ئێمە هەردووکمان لەگەڵتان دەبین با ئێمە لە یەکیش جیا بوو بینەوە خوا نەخواستە ئەم کچانە هەر بە قسەی دایکیان نەکرد نەخێر ئینسان کاتێک کە هاندەری خراپە نەبووە بەرامبەر بۆ خۆی دڵی ڕەش بووە لە کەسێکی تر ئەم کەسە لە لای خوا گونەهبار نابێت ناوەڵە ئەم دایکە هیچ گوناهێکی لەسەر نییە کاتێک ئەو نەبوو بێتە هۆکار بۆ ئەوەی ئەم کچانە لە باوکیاندا بڕێن یا ڕەبی خوای پەروەردگار موشکیلی هەموو لایەکمان حەلکە ئەو خێزانانەی کە بەرەو هەڵوەشانەوەن خوای ئیسلاحی حاڵیان بکە ئەوانەی وەکو ئەم خوشکە لێک جیابوونەوە خوای گەورە نوری ئیسلام بخاتە دڵەکانیانەوە کاتێک کە دوو مرۆڤ لە یەک جیا دەبنەوە شەر نێ خراپ بن بەڵام وریای دڵی منداڵەکانیان بن